بۆ مانگی دووەم لە سەریاک چاوی زیاتر لە 1,200,000 موچەخۆری هەرێمی کوردستان لەسەر شاشەی تەلەڤیزیۆن و مۆبایلەکانیانە و چاوەڕوانی هەواڵێکی هاتنی موچەن. هەواڵێک کەوا دیارە لە نێو ژاوەژاوی سیاسی نێوەن هەولێر و بەغداداون بووە. چیرۆکەکە دووبارەیە، بەڵام ئێش و ئازارەکەی هەمیشە نوێیە. موچەخۆران بوونەتە قوربانی یاریەکی سیاسی کە تیایدا بژێوی ژیانیان خراوەتە نێوان چەکوشی وردبینی دارایی بەغدا و سندانی ململانەی سیاسیەوە. ڕاستیە سستی شەقامە، یعنی ئەبینین فترێک موچەخۆران هەندێکیانیانە سەر جادە و ناڕزاتی دەرەبڕن، بەڵام زۆرینەی زۆریان نان بەدەم ئەو ناڕزاتیانەوە. بۆیەش ئەبین بەرپرسانی هەرێم ئیشەکەیان لەبەرە ڕوات و لە هیچ لێپرسینەوەیەکی گەل ناترسن، لە هیچ لێپرسینەوەی شەقام ناترسن، لە دەنگدان ناترسن، لە هەڵبژاردن ناترسن، چونکە هەموو شتێکیان ڕێکوپێک بۆ خۆیان داڕشتووە و ئەزان کاروبارەکانی خۆیان چۆن بەڕم بێڕێەوە. ناکۆکیەکان لەسەر چۆنەتی ڕادەستکردنی داهاتی نەوتی و نانەوتی چڕ بۆتەوە. هەرێم کات دەکوژێت و بژێوی ژیانی فەرمانبەر و موچەخۆرانیشی خستۆتە دۆخێکی ئاڵۆزی ناڕوونەوە. لە کاتێکدا ئاسۆی چارەنووسی موچە لە پشت هەورە تاریکەکانی ململانەی سیاسیەوە وونە، زەنگی مەترسیەکی نوێژ لێ دەدرێت. بایکۆتی ساڵی نوێی خوێندن نەک تەنها دەرگای پۆلەکان بەڕووی قوتابیاندا دادەخات، بەڵکو و پەنجەرەی هیواش بەڕووی نەوەیەکدا کڵۆم دەکات. حکومەتی فیدراڵ داوای تەواوی داهاتی ناوخۆ و ڕادەستکردنی نەوت دەکات، لە بەرامبەردا موچەی تەواوی فەرمانبەرانی هەرێم و شایستەداراییەکان دەنێرێت، بەڵام دەسەڵاتدارانی هەرێم خۆشیان نازانن چی بکەن. هەرچەند جارێک بە داواکانی بەغدا ڕازی بوون، بەڵام دواتر پێوی پابەند نەبوون و لێی کشاونەتەوە. ئەم هەموو توش ئەم هەموو کێشە کۆمەڵایەتیە بووە کە ئایندەیەکی تاریک چاوەڕێی خوێندنی ئەم ساڵی ژەکا بەڕاستی بەداخەوە، چونکە ئەگەر ئاوا موچەت دابەش نەکرێ هەمان ئایندەی ساڵانی پێشوو دووبارە ئەبێتەوە و خەڵک ناتوانێت بم بێ موچەیە دەوام بکە. بۆ یەکەم پێویستە خەڵک دەنگ بکە، بێتە دەنگ لەسەر داوا و لەسەر قوتی ژیانی خۆی هەڵوێستی هەبێ، ئەوەی پێەکرێت لە میکانیزمی مەدەنی فشار خات لەسەر ئەم دەسەڵاتە تاکو بەلای کەمەوە هیچ نەبێ پابەند بێ بۆ ڕێکەوتنامانەی کە خۆیان ئیمزان کردووە. ژیانی هاوڵاتیان ڕۆژ بە ڕۆژ سەختتر دەبێت و بازار و جوڵەی ئابووریش جگە لە پێداویستی هەرە سەرەکیەکان تەواو ڕووی لە سستی کردووە. موچەخۆرانیش نازانن ئەم چاوەڕوانیان کەی کۆتایی دێت و چارەنووسی موچەکانیان بە بڕیارێکی سیاسی یەکلای دەبێتەوە یان وەک 11 ساڵی ڕابردوو ئەم حکایەتی مێشە هەر لە بەردەوامیدا دەبێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.